سلام قوتابیانی خۆشەویست من ماوەسا فەیسەل پسپۆڕی زمانی ئینگلیزی ئەوڕۆژ پێتان گەیشتینەوە لە تەواوکردنی بابەتی ریپۆرت سپیچ دەرسی ڕابردوو باسی ریپۆرت سپیچمان کرد بەڵام لەبەرەوەی بابەتەکە زۆرە بە یەک دەرس تەواو نەبوو ئەوڕۆکەش ئەو بابەتە تەواو دەکەین لە بۆتان لە دەرسی ڕابردوو باسیمان کرد گوتمان خاڵە بنچینەیەکەی ریپۆرت سپیچ سەرەتا ئەو گۆڕانکاریانەیە کە پێویستە قوتابی بیزانی گۆڕانکاریەکان چ بوون؟ پرۆناونەکان بوونواتە جێناوەکان لە کەسی یەکەمەوە ئەگەر هەبوو لە دایرێک سپیچ دەبی گۆڕین لە بۆچێ هیشی لە ریپۆرت سپیچ ئای دەبووە هیشی می دەبووە هم هر مای هز هر وی they و هاو ئەس دەبیتە چێ them our their یو لە حاڵەتی بکرد دەبیتە هەر پێنجەکەی تر و هەروەها یو لە حاڵەتی بەرکار دەبیتە هەر پێنج جێناوەکەی تۆکو می و ئەس و هم و هر و them وها یۆرش دەبیتە چێ مای our his her their ئەوانەمان باس کرد بە خێرایی بەبیرت دەیمەوە لێرە گۆڕانکاری لە کاتەکان ئەگەر هەبوو گوتمانەگە چمۆڕۆ هەبوو دەبیتە next day yesterday هەبوو دەبیتە the previous day وارە next هەبوو next week کە next month دەبیتە the following و إلى آخره ئەوانە کە ئەوەی گوتمان زۆر ئەوانەی چاومان لەسەر دەبی فرمانەکانن زۆر ئاگاتان لە فرمانەکان چونکە ئەوانە حتمیە ئەوانە هەیە ئەوانی سەرەوە کە باسمان کرد ئەگەر هەبوو بەڵام ئەوانە دایم هەیە ئەگەر لە ڕستەی دایرکت ئێز ئەم ئار هەبوو لە ریپۆرت حتمما دەیکەیتی وۆز یان وێر حەسەب بکەرەکە دوو دەست هەبوو دەیکەینە دێت یان دەیکەینە ڤێرب پاست هاڤ هاز هەبوو ئەوجە هاڤ هاز ناوی لە دووە هاتیە یان پیپی لە دووە هاتیە مهم نییە دەیکەینە هات مین ڤێربمانە لە حاڵەتی پرێزنت سمپل دەیگۆڕی لە بۆ چێ دەیکەینە ڤێرب پاست واتە ڕستەکە دەبیتە پاست سمپل حاڵەتی پاستەکان ئەگەر پاستمان هەبوو چی چ وۆز وێر هەبوو دەبیتە هات بین ددمان هەبوو دەبیتە هات دەن ئەگە پرسیاری بوو دەبیتە هات پیپی هادمان هەبوو دەبیتە هات و هەروە ڤێرب پاستمان هەبوو دەبیتە هات پیپی تەمانەوە دایرێکت سپیچ لە بۆ ئیندایرێکت سپیچ واتە ریپۆرت مۆدەڵەکان کانوشان و لەوانە دەبیتە چ کود و شود و ود هافتوو هاستوو ماست ئەگەر بیان گۆڕین دەبیتە هاتوو ئەوە گۆڕانکاریانە بوو کە دەرسی ڕابردوو باسمان کرد ئێستا بە خێرایی تەوزیحمان کردەوە باسی ریپۆرت ستەیتمنتمان کرد دەرسی ڕابردوو گۆڕین ڕستەیەک خەبەری لە بۆ ریپۆرت و هەروە باسی ڕستەی ئۆردەر و ریکوێستمان کرد و ئێستا کەش دەچینە سەرچە گۆڕینی ڕستەی کوێستچن واتە پرسیاری لە بۆ ریپۆرت ڕستەی پرسیاری لە بۆ ریپۆرت طبعا چەند جۆر پرسیاریمان هەیە دوو جۆر پرسیاریمان هەیە yes no question واتە ڕستەکە وشە پرسی تێدا نەبی پرسیارەکە وشە پرسی تێدا نەبی WH question WH question شواتە لە ڕستەکەدا وشەی پرس هەبی دیقەت تێرە بدە yes no question ئەگە بیگۆڕی لە بۆ ریپۆرت چۆن دەیگۆڕی ڕستەی دایرێکت سپیچ لە ڕستەی پرسیاری عادەتەن بە چ دەست پێ دەکا بە ئۆگزیلەریەک دەست پێ دەکا سبجەکت ئەوجا نیشانەی پرسیار کە من ئەو شکلم دیت لە دایرێکت سپیچ واتە ڕستەکەم yes no question و دەبیبی گۆڕم لە بۆ ریپۆرت بەو شێوەیە قسەکەرمان هەیە قسەکەر بکەرێکە سبجەکتەکە اینجا یەکێک لەوانە wondered wanted to find out asked wanted to know inquired وشەی asked لە order requestیش باسمان کرد گوتمان asked بەڵام لێ واتە داوا دەکا لێرە واتە پرسیار دەکا هەیە asked هەیە اینجا دوو پێکبەستمان هەیە یان if یان whether کامەی بەکاردێنی کێشەمان نییە لە بۆ yes no question ئاگاداری ئێرە بە تا ئێستا تا ئێرە ئەوە یاساکە لە ریپۆرت بە خۆمان دروستمان کرد قسەکەرێکمان نووسی و یەکێک لەو فرمانانە دیقەت تێرە بدە wondered هەمووی بەڕابردوو ئاگادار بە wondered wanted to find out asked wanted to know inquired هەمووی بە شێوەی ڕابردوو اینجا پێکبەست if یان whether کامەی دابوو کێشەمان نییە if یان whether بەکاردێنین لێرە نووسیتمان چ subject verb complement واتە ئەو ڕستەی کە لێرە بە شێوەی پرسیاری هەمانە دەبیبی گۆڕینەوە لە بۆ ڕستەی خەبەری ڕستەیەکی پرسیاری yes no questionمان هەیە لە کاتی گۆڕینی لە بۆ ریپۆرت دەبی ڕستەکە بکەوە چێ بکەوە خەبەری واتە بە شێوەی ستەیتمنت سبجەکتەکە پێشام نووسیەوە ئینجا ڤێربەکە
ئەو ڤێربەش عادەتەن دەیکەینە چ پاس دەبی ئیلا بیگۆڕین فرمانەکە هەنگاوێک بیکێشیەوە دواوە. ئێستاوە لێرە بە خاڵ نووسیتمان چۆنێتی گۆڕێنی ڕستەیەکی yes no question لە بۆ ریپۆرت. یەکەم قسەکەرێک لە سەرەتا دەنووسین ئەزە هیە شیە ناوێکە کێشەمان نییە. یەکێک لە فرمانەکان و فرمانانێکە هەمانە wonder wanted to find out asked ئەوانە دەنووسین. و لەگەڵ ئاسکت و دەکرێت لێرە لەگەڵ ئاسکت گوێگرمان هەبی. ئەگەر هەبوو دەنووسین. ئیف یان وێذە بەکاردە ئیف یان وێذە کە گوتمان یان واتە چیهانی دابوو تەواوە. ئاگادارم ڕستەکە دەگۆڕین لە بۆ ڕستەیەکی پرسیاری لە بۆ ڕستەیەکی خەبەری واتە لە پرسیاریەوە دەیکەینە چێ دەیکەینە ڕستەیەکی خەبەری. تەمەشای ئەو نمونانەکەن. چمان هەیە لێرە Can you turn the TV off? Can you turn the TV off? She asked. She asked. ئەوە بە خۆمان نووسیمان. She asked. دەکرێت لێرە بنووسی asked me. It's okay. If یان وێذە if. ڕستەکە دەکەینەوە خەبەری ڕابردوو. خەبەری ڕابردوو مەبەستمان چییە؟ Can you نییە؟ دەیکەینە you can. ئەوە لێرە لۆ خۆت بەو شێوەیە بیکۆ you can. زۆر باشە. you دەگۆڕێ لە خشتەکەی باسمان کرد گوتمان you دەگۆڕێ لە بۆ I, he, she, we دەکەینە هەرچیان مشکلەمان نیە بەڵێ لێرە دەیکەینە I. کانەکەمان هەیە کانەکە دەکەیە چێ؟ کانەکە دەبی بگۆڕی لە بۆ ڕابردوو دەیکەیە could. If I could turn the TV off. پێویستیشمان بە نیشانەی پرسیارە نییە نیشانەی پرسیار لادەچی. دیقەت تێرە بدە ڕستەکە بکەوە خەبەری فرمانیان دەست بکەرەکە شوێنی بگۆڕەوە دەبیتە چێ you can. لە خشتەکەش you دەگۆڕە کانەکەشمان دەکردە چێ دەکردە could کەواتە بەو شێوەیە لێرە دەبیتە I could. ئەوە بەنسبەت گۆڕینی ئەگەر بێت و فرمانی یاریدەرەکانی مۆدەڵمان هەبوو یان فرمانی یاریدەرەکانی B. دەری are you in the library now? Are you in the library now? ئەو ڕستەیەکە بکەینەوە خەبەری دەبیتە چێ دەری you are نییە؟ دەیکەیە هاتوولۆ خۆت لە مێشت خۆت دەیکەیە you are. نقطة. He inquired if یان وێذە ئەو جەوەرە یوەکە بگۆڕە. یوەکە لەبەر ئەوەی لێرە منشنی گوێگر نەکرای یوەکە دەکەیە چ تەواوە دەیکەیە وی دەیکەیە هی دەیکەیە شی دەیکەیە هیچ مشکلەمان نییە بڵێن دەیکەینە شی if she تەمەشای چمان هەیە you are مان هەیە نییە she ئارەکە دەبی بکەینە ڕابردوو بە پێی خشتەکە گوتمان ئز ئەم ئارمان هەبوو دەیکەینە چێ was یان were لێرە شی چوەر دەگری she was in the library now هەیە ناوەکەش گوتمان دەکەینە چێ that time کەواتە لێرە ئەوەی کە لێرە مهمە لە بابەتی question ئەو دوو حاڵەتەش لە وزاری زۆر مهمە کوێشنەکان مهمن دوو ئیش دەکەیت و یەکەم ڕستەکە لە پرسیاری دەکەیەوە خەبەری ئەلێرە لە بۆ خۆت دووەمیان ئەو جە ڕستە خەبەرێکە وچی ستیتمنتی یەکەم دەگۆڕی لە بۆ ریپۆرت واتە ئەتوو بە دوو قۆناغ ئەو ئیشە دەکەی ئاگادار بە ئەو ئەگەر بێت و فرمانی یاریدەرەکانی چمان هەبوو مۆدەڵەکان بوو یان فرمانی یاریدەرەکانی بیمان هەبوو بەڵام لێرە تێبینیەکمان هەیە دەرێن ئەگەر پرسیار بە دوو دەست بوو ئەگەر پرسیار بە دوو دەست کرا بوو ئاگادار بن پرسیار بە دوو دەست کرا بوو ئەوە دوو دەست لا دەدرێت دوو دەست لا دەدرێت تو یەکسەر لێرە زەڕبەج لەسەر ئەو دووە دەدەی دوو دەست لا دەدرێت لە ریپۆرت تەمەشای چمان هەیە دەرێ do we stay for a long time دەرێ he wanted to know ئەوەی دایە if یان whether دووەکە لا دەبین کە دوو لا دەبین ئەدی چ ڕوو دەدا فرمانی سەرەکی دەکەیە verb past فرمانی سەرەکی دەکەیە verb past لێرە دووەکە لا دەچی وی دەگۆڕێ لە بۆ چ لە بۆ they ئەوە لە خشتەکەی خینیتمان ویمان کردە they دیقەت تێرەدا پرسیار بە دووەکە لا دەبین دەبیتە we stayed for a long time ئەوەشیان نقطە دیقەت تێرەدا دووبارە دەکەینەوە بابا پرسیار ئەگە بە دوو دەست بوو
دوو دەست لا دەدرێت و لە ریپۆرت فرمانی ڕستە دەکەینە vere past دەکەینە ڕابردوو. دووەم ئەگەر پرسیار بەدت بوو پرسیار بەدت بوو بۆ نمونە تەماشای پرسیارە وزاریە 2013 زەمات بووە. Did you answer the phone؟ لێرە پرسیار بە چدا؟ پرسیار بە ددە یەکسەر دەکە لادا. Did لە ریپۆرت لا دەچیت و لە ریپۆرت فرمانەکە دەکەینە چێ دەکەینە هات PP دەکەینە چێ دەکەینە هات PP ئەو پرسیارە هات بۆ لەو زای دەری you answer the phone mother asked her daughter look at this mother asked her daughter کە لێرە دەرێ mother asked her daughter لێرە جێگریشی دای تەمام لێرە جێگریشی دایە mother asked her daughter if پرسیاری لە چێ کردیە لە کچەکەی کردی کەواتە یوەکە دەگۆڕین لە بۆ چێ دەکەینە شی لۆ کردمانە شی نەمانتوانی بکەینە هی یان وی لەبەرەوەی داک پرسیار لە کچەکەی دەکە کچەکەی دەیتە چێ دەیتە شیتەوە. mother asked her daughter if یان whether if she پرسیار بەدت بوو ددەکەمان لادا answer دەکەیە چێ دەکەی هات PP she had answered she had answered the phone. لۆی ئاگادار بن پرسیار ئەگە بە دوو دەست بوو لا دەدرێت و فرمانی سەرەکی لە ریپۆرت دەکەینە vere past پرسیار ئەگە بەدت بوو لا دەدرێت و فرمانی سەرەکی لە ریپۆرت چی بەسەردێ دەبیتە هات PP زۆر ئەگەتەن ئەو خەڵەوی. بەڵام ئاگادار بە پرسیار ئەگە بە don't و doesn't بوو پرسیار ئەگە بە don't و doesn't بوو ئەتە بە نەرێ بوو شکلەکەی نەرێ بوو لا نادرێت لا نادرێت تەنها don't و doesn'تەکە دەکەینە چێ دەکەینە didn't و فرمانی سەرەکیش دەستکاری ناکرێت. بۆ نمونە don't you come یا لێرە don't you start ئۆبجێکتەکە پێویست ناکە بنووسین ها don't you start ئەگەر شکلەکە بە شێوی پرسیار بە چیە بە دۆنتە دەرێ هی asked if یوەکە بگۆڕین لە بۆ I لێرە چم هەیە دۆنتم هەیە مادەم نەرەی تێدایە لێرە دەیکەمە didn't دەیکەینە چێ دەیکەینە didn't ئاگادار بە واتە ئەگەر پرسیارەکە بە شێوی پرسیاری نەرێ بوو بە don't و doesn't کرابوو don't و doesn'تەکە دەگۆڕین لە بۆ didn't واتە لا نادرێت کەواتە لێ دەبێتە چێ didn't start فرمانی سەرەکی شۆ خۆی دەنووسینەوە. ئەوە گۆڕینی چ بوو گۆڕینی ڕستەی yes no questionە لە بۆ report و ئاخیر بابەت لە ریپۆرتەیش چمان هەیە WH questionمان هەیە WH question هەمان یاساکانی yes no questionی لەسەر جێبەجێ دەبی هەمان تێبینی و هەمان گۆڕانکاریە تەنها لە شوێنی if و whether کامە وەک پێکبەست بەکارمان دەینا لێرە وشە پرسەکە بەکاردەینی ئەو وشە پرسەی کە درایتەمە بە پرسیار بە چ وشە پرسێک کرایە لێرە هەمانە و WHەکان who when where why how what ئەوانە هەرێک لەوانەمان هەبوو ئەتو ئەو وشە پرسە بەکاردێنیەوە کەواتە دیسانە قسەکەرێکمان هەیە لە سەرەتا wondered wanted to know asked wanted to find out inquired لێرە دەمانگۆ if یان whether چونکی لەبەرەوەی لە yes no questionی هیچ پێکبەستێک نەبوو بەڵام لە WH questionی دەڵێن چێ وشە پرسەکە وشە پرسەکە چ بوو هەمان وشە پرس ئاگادار بە وشە پرسەکە چ بوو هەمان وشە پرس اینجا subject verb complement کەواتە لێرە ئەوەشیان عینەن هەمان دوو خطوە جێبەجێ دەکەی خطوەی یەکەمیان ڕستەکە دەکەینەوە statement خطوەی دووەمان ئەو خشتانێکە لە پێشەوە باسمان کردی لە سەری جێبەجێ دەکەین ئاگادار ئەلێرە گەر دیقەتی ئەو چەند نمونەیە بدەین لەوەی بە خێرای بچینە سەر و زاری تەماشای بکە دەڵێ when did you get your new car when did you get your new car پرسیارمان بە چییە پرسیارمان بە وێنە پرسیارەکە بە چ وشە یعنی بە چێ ئۆکسیلەریەکە بەدەدا چونکی ئەمە بە تێبینیت گوتمان ئەگەر پرسیار بە دوو دەست بوو دوو دەست لا دەچی و فرمانی ڕستەکە دەکەینە vere past پرسیار ئەگە بەدت بوو دت لا دەچی و فرمانی ڕستەکە دەکەینە هات PP کەواتە ئەویان دەکەینە هات گۆت لە کاتی گۆڕینی لە بۆ ریپۆرت
he wanted to know أو he wanted to know یاسایەکەی نووسیمان لە شوێنی if وێدەچمان بەکارهێنا وشە پرسەکە وشە پرسەکەمان چیە وێن ئەو وێنەکەمان نووسیەوە you بگۆڕە لە بۆ هەر یەکێک لە پێنج جێناوەکەی تر کردمانە چێ کردمانە ئای دت لار چوو فرمانی گێت بۆ چ بۆ هات پیپی بۆ هات گوت گێت بۆ چ بۆ هات گوت ئەمە لێرە you کردە ئای ئەدی یوری دەکەمە چ لەبەرەوەی لەسەر ساسی you دەگۆڕی دیکەیە my new car. What does make you happy? What does make you happy? پرسیارمان بە چییە؟ پرسیارمان بە دەزە دەزەکە لارە چی؟ کە دەست لا چوو ئەدی چ لێ دەکەین میکەکە دەکەینە فێر پاس دەبێتە made. دەرێ he asked him لێرە جێگرۆ بەکارهێنا what made him happy? What made him happy? تەماشێرە بکە لێرە کردمانە made. Why don't you eat the food? Why don't you eat the food? أو بشوي نريا. Why don't you eat the food? She wondered أو احتيادي يا ساكي she wondered why أو شبرسي why أو كمان نسيو. يو كمان قوري لبويا شكل بنتنا وكيتر كدمانا سي كدمانا هي. أو جاكوت مان don't دكينا سي دكينا didn't. don't ما كده didn't تورستكا وخوي نسرعوا. ئەوە گۆڕینی ڕستەیە لە بۆ ریپۆرت واتە بەو شێوازە بە تایبەتی لە بۆ کوێستچن ئاگدار بن هەردوو فۆرمی کوێستچنەکە زیاتر فۆکەسی لەسەر لە بۆ پرسیاری وزاری لەوێ گرنگی پێ بدەن با ئەمە بچینە سەر بچینە سەر پرسیارەکان عادەتەن لە وزاری پرسیار بە شێواز دێتەوە ئاگادار بن پرسیار گوتمان بە سێ شێوازی سەرەکی دێتەوە سێ شێوازی سەرەکی چۆنە یانەوە تا ڕستەکمان دەداتێ دەڵێ ریپۆرتەکەی کامەیە ئەگەر ڕستەکی دابووە و نۆتی ریپۆرتی ڕستەیە کامەیە یەکەم ئیشکات و دەیکەی پێویستە بزانی ئەو ڕستە دایرەکتەی کە هاتە چتا ئایا ستیتمنتە یان بە شێوەی ئەمری یان داخوازیە یان پرسیاریە ئەگە پرسیاری بوو زۆرە پرسیارەکە یەکەم شت دەستکاری دەستنیشانی ئەوەی دەکە ئەو زەدەستی سەر هەڵبژاردنەکان ئەو حاڵەتێکیان دەکرێت چوار هەڵبژاردن بدات تێبرێت choose the correct report speech گونجاوترین report speech هەڵبژێرە ئەگەر گۆت بووی speech هەر چار جۆری کامە ڕاست بوو هەڵی دەبژێری ئەگەر speech بەکار هات بوو بەڵام ئەگەر فۆرمی ریپۆرتەکەی مێنشن کرد لە بۆت گۆت بووی choose the correct report statement داوای ستیتمنتی کردبوو لە بۆ تو ئەو کاتیە تو ئیلا فۆکەس لەسەر شێوازی ستیتمنت دەبی ئۆردەر ریکوێست غەڵەتە هەڵی بژێری yes no question غەڵەتە هەڵی بژێری دەبلێت کوێشنش غەڵەت دەبی هەڵی بژێری چونکی داوای ستیتمنت دەکات ئەگەر داوای ریپۆرت ریکوێستی کردبوو واتە دیسان بە هەمان شێوە فۆکەس بەس لەسەر ریپۆرت ریکوێست دەبی ئەگەر داوا ریپۆرت کوێشنی کردبوو ئەزە چ دەبلێت کوێشن بوو چی yes no question فۆکەست بەسە سەرەوی دەبی زۆر ئاگادار بن چونکە ئەمە چوار بابەتمان هەیە ستیتمنتمان هەیە ئۆردەر ریکوێستمان هەیە yes no question دەبلێت کوێشنمان هەیە ئەگەر ئاماژەی بە هەر یەک لەوان کردبوو لە ناو پرسیاری دەبی تو ئیلا دەبی ئاماژە یان لەسەر ئەساسی ئەو ئاماژەیە هەڵبژێری گەناوان کە هەر کامەشی ڕاستبی غەڵەت هەڵبژێری بەڵام ئەگەر ئاماژە پێ نەکرابوو بۆ نمونە لێرە دەرێتەمە چ report speech sentence report speech sentence واتە لەگەڵ عمومیتی هەر چار جۆری کامەی ڕاستە هەڵی دەبژێری دوو خاڵی زۆر گرنگ هەیە لە بۆ هەڵبژاردننی وزاری کە پێویستە قوتابی زۆر احتیمامی پێ بدە لە ریپۆرتی بە هیچ شێوەیەک ڕستەی ینی فرمانی ڕانەبردوومان نییە ئاگدار بن نابی فرمانی ڕانەبردووت هەبی واتە do does as are have has verb base verb is will و can ئەوانە نابی لە ڕستەکان هەبی لە ریپۆرت ئەگەرەوانە هەبوو ڕستەکەت غەڵەتە ئاگدار بە تەنها لە to base نەبی ئەوش لە بۆ ریکوێست ئەوش to base ڕانەبردوونیەوە infinitive حاڵەتی دووەم نابی شێوەی ڕستەمان پرسیاری بی مەبەسمان چییە لە شێوەی ڕستەمان پرسیاری بی ئەوە لە بۆ yes no question دەبلێت کوێشن پێویستمان بەو قسەیە کە دەڵێ نابی شێوەی ڕستت پرسیاری بواتە نابی فرمانیان دەرەکە لە پێش بکەر بەکار هاتبی ئەگەر لە ریپۆرت فرمانی یاجە دەرکەوت بە پێش بکەر ئەوە غەڵەتە بێ خەیر و شەر زەربی لەسەردا تەمەشای هەڵبژاردنانەکە
it said that human beings have تەمەشای بکە زۆر باشکرا فرمانی هاوی دایتە من مادەم هاف هەیە ئەم دەڵێمەوە ریپۆرت نییە لەبەرەوەی لە ریپۆرتی پۆلی 12 ریپۆرت دائیمەن بە شێوەی ڕابردووە هاف غەڵەتە ڕۆزە هەستکرد هەیە برادە ئیف کود هی ها ئەوەیە قسەی دووەم خاڵی دووەممان ئەوەیە خاڵی یەکەممان ئەوە بوو کە باسمان کرد گوتمان نابی ڕستەکە فرمانی ڕانەبردووی تێدابی لۆیە ئەیمان غەڵەت لێدا زۆرمان لەسەردا خاڵی دووەم گوتمان نابی فرمانی یاردەدەر لە پێش بکرد دیقەت تێرەدا کودەکە لە پێش هیەکە هاتیە ئەمە گوتمان لە ریپۆرتی ئەو شتە نابی کەواتە بیش لەسەر ئەو ئەساسە غەڵەتە سی دەرێ she asked him if he could if he could هیچ مشکلی نییە if he could help ئەوە زۆر منطقیە و هیچ مشکلی نییە وەڵامی ڕاستیە دەرێ I added why her brother help دیقەت تێرە لە دیسانسمان هەیە help نەیگوتی helpت ئەگە بیگوت بە helpت ڕاست دەبوو بەڵام لێرە گوتمان فرمانی ڕانەبردوومان قبول نییە لۆیە دی غەڵەتە زۆر گرنگی بەو دوو خاڵی بدەن دووبارەی دەکەمەوە لە بۆ هەڵبژاردن ئەو دوو خاڵە زۆر گرنگە یەکەمیان بە هیچ شێوەیەک نابی فرمانی ریپۆرت ڕانەبردوو بیواتە نابی فرمانێکی do does is am are have has یان برین base verb is can will shall نابی یەکێک لەوانە هەبن ئەوانە هەبوو ریپۆرت نییە تەنها گوتمان سمانەیە infinitive to base ئەش لە بۆ request خاڵی دووەم گوتمان گرنگە ئەویشتیە نابی فرمانی یاردەدەر لە پێش بکەبێ وەکەوەی لەبی ها زەرمان لەسەردا زۆر باسانی گوتمان غەڵەتە لەبەرەوەی فرمانی یاردەرەکە کەوتە پێش بێ بڕۆ سەر هەڵبژاردننی دووەم زان هەڵبژاردنەوە چ دەرێ ئەوە بە شێوەی بۆ شاییە دەرێ my father asked me whether him whether ئەو دیارە whether هەیە بابەتەکەمان yes no questionە با تەمەشا بکەین مادەم لێرە whether هەیە ئاگادار بە هیچ شێوەیەک مادەم whether یان that یان if یان وشە پرسێکمان هەبوو ئەتو to base هەڵنابژێری جوان جێڕاگرە whether if یان وشە پرسێک یان thatمان هەبوو لێرە بە هیچ شێوەیەکە تو نابی لێرە to base هەڵبژێری to base هەڵبژێری غەڵەتە B دەرێ could I help ئەوەیان لەسەر ئەو خاڵی دۆم کە باسمان کرد فرمانی یاردەدەر لە پێش بکەرەکەواتە غەڵەتە I had help had PP بەڵام help PP نییە have has had چی لە دوادێ PP لە دوادێ بەڵام help لێرە PP نییە لۆیە غەڵەتە I could help وەڵامی ڕاست دەبێتە چ C پرسیاری سێم دەرێ can I go home with my friends Can I go home with my friends بزانین کامی ڕاستە دەرێ he asked me could he دیقەت تێرە بدە دیسان فرمانی یاردەدەری لە پێش بەکارهێنا خاڵی دووەم گوتمان گرنگەوە غەڵەت when ئایا لە ڕستەکەدا وشە پرس هەیە تا من وشە پرس بەکاربێنم نەخێر مادەم وشە پرسی تێدانە وێنەکە غەڵەتە بی تەمەشا بکە دەرێ if he would ئایا کان دەبێتە would کان دەگۆڕێ لە بۆ would نەخێر کان دەبێتە could کەواتە بیش ڕاست ینی غەڵەتە ڕاست نییە A B C غەڵەتە کەواتە دیماوە بزانین دی ڕاستە whether he could go home with his friends whether he could go home with his friends کەواتە وەڵامی ڕاست دیە و هیچ مشکلەی نییە هی لە پێش هاتی وەک subject و هەروە کانەکە کرایتە could و ڕستەکەمان ڕاستە و غەڵەت نییە پرسیاری چارەم دەرێ my father will get angry if he finds out my father will get angry if he finds out دەرێتن ریپۆرتی ئەو ڕستەیە کامەیە ریپۆرتی ئەو ڕستەیە کامەیە دیقەت تێرە بدە ڕستەکەمان بە سبجێکت دەست پێ کردیەوە بە خاڵ کۆتایی هاتیە کەواتە ڕستەکەمان چییە statementە مادەم statementە یاسای statemenتی لەسەر جێبەجێ دەکەین she said that she said ئەوە ذاتەکە that if her father would get angry he would دیقەت تێرە بدە وڵەکەی دەکەینە would بەڵام فایندەکەی دەکەینێت چ دەکەینە found لێرە چی کردیە would ئەوە غەڵەتێک غەڵەتی دووەم ئیفی بەکارینایەکە لە statement ئیفمان نییە ئەوە یەک دووەم she said that her father would get angry if he found out وڵەکەی کلیتە would فایندی کلیتە found بە پێی منطق وەڵامی بی ڕاستە بزانین C
چی بەکارهێنایە وای ئایا لە ڕستەکەدا وشە پرسی وای هەیە تا من بەکاری بێنمەوە نەخێر سیش غەڵەتە. وڵی کردیتە چ لە دیقەت هێرە بدە وڵی کردیتە شت ئایا وڵ دەبیتە شت نەخێر نابی کەواتە دیش غەڵەتە وەڵامی ڕاستەکە دەبیتە چ دەبیتە بی. بابەتی ریپۆرت ئەگەرەوە تەمەشا دەکەی زۆر زەخم دیارە زۆر قورس و ئالۆز دیارە بەڵام کە دەچێت سەر هەڵبژاردن هەڵبژاردنەکانی بەو شێوەیەنیانی زۆر بە ئاسانی دەگەێن نەتیجە لە کاتی هەڵبژاردن. لێرەش بە شێوەی بۆ شایە دەرێ my sister inquired ئەو لێرە I the work before why I has دیقەت تێرە بدە چمان هەیە گوتمان فرمانی ڕانەبردوو نابی حازەکە ڕۆیشت. هاد ددی دایتە من هاد هەمیشە پیپی دەدوارێت ددە دد پیپی نییە دیسان هاد دوویدایە دووش پیپی نییە ئەگەر هات دەنبایە ئەو کاتی قسەکمان لەگەڵ دەکرد بەڵام دد و دوو هیچیان پیپی نییە غەڵەتە ئۆتە وەڵامی ڕاست بی if I had done had پیپی کەواتە بی وەڵامی ڕاستە. There which option do you think might be the correct one? The correct one. کامەی ڕاستە با پێدا بڕۆین بزانین کامەی ڕاستە. There he wondered whether children had did had did had PP ئەو دەکە غەڵەتە. The nurse advised the patient what? To look after his health. To base. ئەوە حاڵەتەکەمان حاڵەتی چیە؟ Order requestە باوەی جارێ بەڕاست دابنین. My brother told me why I am. فرمانی ڕانەبردوومان بە هیچ شێوەیەک نابی هەبی کەواتە لێرە چ غەڵەتە؟ لێرە وەڵامی سی غەڵەتە. The man wonder کا ئیدی wonder چما فرمانەکانمان کە نووسی لە یاسا هەمووی دەبواە ئیدی پێوە باە ئەوە ئیدی پێوە نییە کەواتە غەڵەتە. پرسیاری هەفتەم دەرێت choose the correct report question form دیقەت تێرە بدە question form داوا دەکەواتە ئەگەر statement و requestمان هەبی غەڵەتە statement و requestمان هەبی غەڵەتە. تەمەشارە بکە دەرێ he wanted to know whether I had used چمان هەیە had use ئایا use پیپیە نەخێر کەواتە ئەی غەڵەتە. He inquired if I had came ئایا came پیپیە نەخێرە دیقەت تێرە بدەن هەموو بابەتەکە لەسەر بنچینەی گرامەری تەڵەبەکەی ڕادەوەستی تەڵەبەکە بڕێک بنچینەی هەبی کە بزانین لە دوای هات پیپی دێت و هەروە کەیم لێرە پیپی نییە ئەوە شتەکان بەسیتن. دەرێ she asked me if I could type ئەوەیان هیچ مشکلەی نییە وەڵامی ڕاست دەبیتە چە دەبیتە سی لێرەشیان دەرێ بۆت ئەیان سی ئەی غەڵەت بوو کەواتە ئەوەیان غەڵەتە. دەرێ choose the correct reported speech ئادەم دا reported speech دەکەواتە هەر ریپۆرتێکی کێشەمان نییە. تەماشا بکە دەرێت the police officer inquired what the problem was ڕستەکەمان بێ کێشەیە what the problem was کەواتە ئەوە وەتەکە ئەوەشیان subject ئەوەشیان فرمانەکە کە بە شێوەی پاستە وەڵامی ئەی ڕاستە. بزانین لێرە لە بی دەرێتە من چ AUC بزانین سی ڕاستە. دەرێ they advised us to left leave کردیتە چ left left بیسە نەخێر کەواتە غەڵەتە. She said that her stories are چی هەیە ئایا ڕابردووە نەخێر کەواتە ئەوەشیان غەڵەتە. پرسیاری نۆیە دەرێ why did you leave the meeting دیقەت تێرە بدە لێرە دەرێ ئەو ڕستەیە بکە ریپۆرت نییە چمان هەیە وشە پرسی وای کەواتە ڕستەکەمان چییە WH question بە وشە پرسی وای. با بزانین کامی ڕاستە پرسیار بە دت کرایە گوتمان ئەگەر دت هەبوو دت لا دەچی و فرمانی ڕستەکە دەکەینە هات پیپی. دەرێ why I had left the meeting they asked me why I had left the meeting ئەوەیان کێشەی نییە لۆ لەبەرەوەی ددمان لادایە و کردیتمان هات پیپی وەڵامی ڕاست ئەی بزانین بی و سی و دی لۆ غەڵەتە. why I left لێرە نەیکردیتە هات پیپی تەنها کردیتە left ئەوە غەڵەتە.
Why had I هادی قەتێرە بدەن گوتمانەوە خاڵەکی گرنگە هادەکەی پێشی ئای نووسیە گوتمان نابی بە هیچ شێوەیەک فرمان یاریدە لە پێش بکەوێ ئەوەشیان غەڵەتە Why I did گوتمان did لا دەچی did لا دەچی بەپێی ئەوەی کە شەرحمان کرد گوتمان did لا دەچی کەواتە وەڵامی ڕاست بۆ چێ وەڵامی ڕاست بووە ئەی وزەم چەند پرسیارمان مایە ئەوانیش حەڵکەین و بابەتەکە کۆتایی بێ تا ئەو سێ چار پرسیارەمان مایە ئەوانیش حەڵ دەکەین بابەتی ریپۆرتەوە دەبی یەک بابەتی گرامەرێکی چکەمان دەبین ئەویش ئینشاڵڵا لە بۆ دەرسیدا بێت پرسیاری دەیەم دەرێ Lisa wanted to know any photos of our holiday دیقە تێرە بدە if we had ئەوە ڕاستە کێشەی نییە هادەکە لێرە وەک فرمانێکی سەرەکی ئیشی کردیە کرایتە verb past واتە کرایتە ها کێشەمان نییە بی غەڵەتە هاوی بەکارهێنایە گوتمان have و will و is و ئەم و are نابی سی غەڵەتە لەبەرەوەی دەرێتن چێ didn't hasمان نییە بە هیچ شێوەیەک هازەکە دەبایە have بایە ئەو کاتی احتیمالی ڕاستی هەبوو didn't base ئەویان هاتووچی دایتەمەن ئایا تووک بەیسە ینی پیپە نەخێر دەبایە چ بایە دەبات تێکن بایە ئەو کاتی دەمانگۆ ڕاستە کەواتە وەڵامی ڕاست بۆ چێ if subject verb past وەڵامی ڕاست بووە ئەی پرسیاری 11 لێرە دیسان ڕستەکی دایتەمن دەرێتن چێ it will be safer to buy a car than a motorbike دیقە تێرە بدە ڕستەکەمان ڕستەیەکی ستەیتمێنتە خەبەریە کەواتە دەبی زاتمان هەبی ناوی ئاسکتمان هەبی لۆ بە بکەر دەستی پێکردی و بە خاڵ کۆتایی هاتیە دەرێ my friend dash than a motorbike بزانین چ دەرێ asked me it would be safer that to boat asked me ڕستەکەمان ستەیتمێنتە چۆنمان زانی بە بکەر دەستی پێکردی و بە خاڵ کۆتایی هاتیەکەواتە ئەی غەڵەتە wondered whether it will پێویست ناکە هەر فکر لەوەی بکەم و ئایا ئەوە دەبی یان نابی لێرێک سەر گوتمان فرمانی ڕان لە بردوو دیت غەڵەتە وڵیدا غەڵەتە یەکسەر پێویست ناکە فکر لەوەی بکەیەوە said that it would be safer to buy a car وڵەکەی کردیتە would ڕستەکە ڕستەکی معقول و بێچەشێ وەڵام ڕاستی added that it had been safer دیقە تێرە بدە وڵی کردیتە هاد ئایا وڵ دەبیتە هات نەخێر نابیتە هات کەواتە وەڵامی دیش غەڵەتە وەڵامی ڕاست دەبیتە سی دەرێ when are you living look at this when are you living ڕستەکەمان ڕستەیەکی پرسیاریە بە وشە پرسی when کەواتە دەبی لە خوارێ وشە پرسی whenمان هەبیتەوە ئەگە وشەی پرسی whenی تێدا نەبوو غەڵەتە دەرێ ریپۆرتە ڕستەیە کامەیە دەبی وشە پرسی وێن هەبی ئەی وشە پرسی وێنی تێدایە و بیش وشە پرسی وێنی تێدایە کەواتە دی و سی غەڵەتە کەواتە دی و سی لێرە غەڵەتە لۆ وشە پرسی وێنم هەیە لە دی و سی وشە پرسی وێنی نەنووسیتەوە بزانین ئایا ئەی ڕاستە یان بی ڕاستە ئەمە گوتمان ڕانەبردوو نابی فرمانی ڕانەبردوو نابی هەبی کەواتە لێرە ئەیام غەڵەتە کەواتە دەبی بی ڕاست بی They asked us when we were living بەڵێ یوی گۆڕیە لە بۆ وی هیچ مشکلی نییە ئاڕەکەش کردەوە وەڵامی ڕاست دەبیتە چ وەڵامی ڕاست دەبیتە بی ئاخر پرسیار don't answer the phone my dad told me ڕستەکەمان گۆڕینی ڕستەیە لە بۆ ریپۆرت ڕستەکەمان بە چ دەستی پێکردیە بە don't دەستی پێکردیە کەواتە ڕستەکەمان order و request دەبی to baseمان هەبی و نۆتمان هەیە لێرە کەواتە دەبی not to baseمان هەبی مادەم لێرە نەت هەیە دەبی لە خوارش not to base هەبی ئەی و بی بە ئاشکرا دیارن غەڵەتن لەبەرەوەی ڕستەکەمان ڕستەیەکی request و order دەبی to base هەبی کەواتە لێرە یان سی ڕاستە یان دی ڕاستە ئایا لێرە نەت هەیە یان نە بەڵێ نەت هەیە کەواتە دەبی لە ڕستەکەدا نۆت هەبی وەڵامی ڕاست دەبیتە سی وەڵامی دیش غەڵەتە ئەو پرسیارانە بوو کە لێرە لەسەر ریپۆرت هەما بوو ساڵانی ڕابردوو لە وزاری هاتبووە بابەتی ریپۆرتیش تەواو دەرسی داهاتوو ئینشاڵڵا دەچینە سەر
آخر بابەتی گرامەری ئەویش کنجەکشنەکانە پاسپل کلۆس 2 هیوادارم هەمیشە سەربەرز و سەرفرازم.